محمود خانی دزڵی کوڕی عەزیز خانی کوڕی بارانبەگە لە ئاوایی دزڵی لە ساڵی 1970 لەدایک بووە لە بنەماڵەی بارانبەگیەکانە کە دەسەڵاتێکی زۆریان لە ناوچەکانی دزڵی و دەوروبەریدا هەبووە. دایکی ناوی پیرۆزەیە و کچیە سنسانی دەست ڕۆیشتوو و گەورەی هەورامان بوو. خانی دزڵی لە ژیانیدا دووچاری مەرگەساتی، دووچاری ئەشکەنجە، دووچاری زیندان بووەتەوە لەبەر ئەوەی کە یەکەم دژ بە دەسەڵاتدارەتی ڕژێمی قاجاری ئێران وەستاوەتەوە، دووەم لەبەر ئەوەی کە دژ بە دەسەڵاتدارەتی ڕەزاشای پەرەیی وەستاوەتەوە، سێم لە هەمووی گرنگتر لەبەر ئەوە هاوکاری شێخ مەحموودی نەمرو شۆڕشەکانی بووە بەگشتی. لێرەدا دەتوانین بڵێن محمود خانی دزڵی زیاتر ئەگەر لە شێخ مەحموودی نەمر ماندوو نەبوو بێت لەو کەمتر نەبووە. بنمونە یا بەم بەڵگانەی خوارەوەکە ئێمە ئاماژەیان پێ دەکەین. یەکەم محمود خانی دزڵی سنووری وڵاتێکی دری بڕیوە هاتووەتە نێو باشووری کوردستان بۆ هاوکاری شێخ مەحموودی نەمر. دووەم ئێمە دەبینین محمود خانی دزڵی لە دوای دەستگیرکردنی شێخ مەحموودی نەمر و دوورخستنەوەی بۆ هیندستان تەواوی ئەرک و دەسەڵاتدارەتی شۆڕشەکەی شێخ مەحموودی نەمر لەسەر شانی محمود خانی دزڵی بووە. بەواتایەکی تر لەو کاتێک کە شێخ مەحموودی نەمر لە هیندستان دەست بەسەر دەبێت، محمود خانی دزڵی دەبێتە ڕێبەرێکی گەورە لە ناوچەکە، ناهێڵێت بە هیچ شێوەیەک دەسەڵاتدارەتی یا شۆڕشەکەی شێخ مەحموودی نەمر لە ناوچەکاندا دابمرکێتەوە. لەبەر ئەم خاڵە دەبینین وەزارەتی دەرەوەی بەریتانیا فڕۆکەوانی کە لە ئەسناد لە بەڵگە تاریخەکاندا هاتووە، لەبەر ئەم جوڵانەوانە دەبینین لە ڕێی هێزی ئاسمانیەوە ئینگلیس چەندین جار ناوچە سەرسنووریەکانی تۆپباران کردووە، بە تایبەتی لە نێویانە ئەحمەداوا، هانەی قوڵ، یاڵان پێ. ئەدمۆنس بە خۆی ئاماژە بەوە داوە کە ساڵی 1923 دێتە گوندی یاڵان پێ، دەیەوێت لە دوای ئەوەی کە محمود خانی دزڵی دەست بەسەر دەبێت و ئازاد دەکرێت چاوی بە محمود خانی دزڵی بکەوێت، بەڵام دەبینێت ناوچەکە شڵەژاوە، ناوچەکە شۆڕشێکی تری بەخۆیەوە بینیوە. دەبینێت محمود خانی دزڵی بەردەوام شۆڕش دەکات دژ بە دەسەڵاتدارەتی ئینگلیزەکان. بۆیە ئەدمۆنس ئاماژە بەوە دەکات بڕیارماندا ناوچەکانی یا گوندی یاڵان پێ، هانەی قوڵ، کانی مانگا، ناڵپارێز خەرمانەکانیان بسووتێنەوە. 8 ساڵ لە نێو زیندانی کەرکووکدا دەبێت. موکەڕەم تاڵەبانی لە یادداشتەکانیدا ئاماژە بەوە دەکات چۆن محمود خانی دزڵی ناسی، باس لە بیرەوەری محمود خانی دزڵی دەکات لە زینداندا، ئاماژە بەوە دەکات کە هەموو ڕۆژێک لەسەر نوێنە شڕێنەکەی خۆی هەڵئەستایەوە و سەیری کلی لە ئاسینەکەی دەرگاکەی دەکرد، داخۆ کێ ئەو دەرگایە بکاتەوە و هەواڵێک دەنگ و باسێت خەبەراتێک لە ماڵ و مناڵەکەی بۆ بێنێت. بەڵام ئێوارە کە دەهات بێ ئەمەل ئەمایە و هاتەوە سەر نوێنە شڕێنەکەی خۆی دائنیشتەوە. دوای 8 ساڵ دەبین ئاماژەوە دەکات لە کەرکووک ئازاد دەبێت. اینجا دوور خراوەتەوە لە ژیانی کاری سیاسیدا لە هیندستان دەست بەسەر بووە، لە قەسری قاجار دەست بەسەر بووە، لە هیندستان گیراوە، لە سلێمانی گیراوە، لە کەرکووک. ئەمە سەرمێنەری ئەوەیە کە محمود خانی دزڵی ژیانی خۆی تایبەت بووە بە جوڵانەوە، بە جوڵانەوەکانی بە جوڵانەوە سیاسیەکانی دژ بە دەسەڵاتدارەتی ئینگلیس لە باشووری کوردستان، دژ بە دەوڵەتی تازە دامەزراوی عێراق لە باشووری کوردستان و دژ بە دەسەڵاتدارەتی ڕژێمی قاجار و ڕەزاشای پەهلەوی. دوای ئەمانە دەبینین ئەم خانە، ئەم ڕێبەرە، ئەم دەست ڕۆیشتووە پەیوەندی و دۆسایەتێکی باشی دەبێت لەگەڵ سمکوی شکاک لە ڕۆژهەڵاتی کوردستان، لەگەڵ سەردار ڕەشیدی ئەردەڵان، لەگەڵ حەمەڕەشیخانی بانە و لە باشووری کوردستانیشە لەگەڵ کەریمبەگی فەتەحبەگی هەمەوەن و لەگەڵ شێخ مەحموودی نەمردا. ئەم کایە سیاسیەی، ئەم ئازایەتیەی، ئەم گوێریەی وا لە ڕەفیق حیلمی دەکات کە لە یادداشتەکانی ئاماژە بەوە بکات پاڵەوانی یەکەمی شۆڕشەکانی شێخ مەحموودی نەمر محمود خانی دزڵی دەبێت.